بڕگە و بابەتەکانی تری بەیانی کورسان نیوز باردەوام دەبێت و دەچینە کفری پۆلیسی کۆمەڵگەیی یەکێکە لەو دامەزراوانەی ماوەی 5 ساڵە لەو قەزایی گێرمەسێر گەرمیان کراوەتەوانێ ڕۆڵی هەبووە لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە بە تایبەتی گەنجان بۆ ئەوەی بزانن چۆن لە نێو کۆمەڵگەدا هەڵسکەوت دەکەن هەروەها چۆن ڕێگری بکرێت لە تەشەنەکردنی تاوان لە ناو کۆمەڵگەدا بۆیە هۆشیاری ئەم پۆلیسی کۆمەڵگەیە بۆ کۆمەڵگە زۆر گرنگە و بۆ گەنجانیش بە تایبەتی ترێت سەبارەت بەم بابەتە هاوکارمان سامان کەریم لە کفریەوە گفتوگۆیەکی بۆ ئامادەکردن لەگەڵ سەیوان قادر بەڕێوەبەری هۆبەی کفری پۆلیسی کۆمەڵگەی دەچینە لای ئەو گفتوگۆیە و دواتر دەگەڕینەوە سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات نیوز باش ئێمە لەناو هۆبەی پۆلیسی کۆمەڵگەیی کفرین ئەمە یەکێکە لەو دامەزراوە حکومیانەی کە نزیکەی 5 ساڵێکە لە سنووری قەزای کفریا کراوەتەوە سەربە بەڕێوەبەراتی پۆلیسی گەرمیانن بێگومان بەشێکن لە منزومەی پۆلیس لە هەرێمی کوردستانیشا بەڵام کارەکانیان تا ڕادەیەک جیاوازترە لەو ئەرکانی کە پۆلیس باڵین پۆلیسی خۆجیەیی یا پۆلیسی بەشەکانی تر بەڕێوەیە بن ئەمەی لێرە ئەگوزەرەیە ئەم کارانەوە ئەم ئەرکانەی کە پۆلیسی کۆمەڵگەی هەیە لە سنووری کفری و گەرمیانیشە تایبەتمەندێکی هەیە کە ڕێگە لە تاوانکردن ئەگیرێت پێشەوەی ڕوو بدات واتە ئەمەی ئەمان کارێکی جیاوازە ئەمە بەشێکی لە ئەرکەکانیانە بێگومان کاری ئەمان تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی نێوان هاوڵاتیان و دامەزراوەکانی پۆلیسە بە شێوەیەکی شارستانیانە یان گەیاندنی هۆشیاریە بە تاکەکانی کۆمەڵگا لە ڕووی ماف و یاسا و ئەو کارانەی کە یان ئەو بابەتانەی کە هەن پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە بە دامەزراوەکانی پۆلیسەوە هەیە بە تایبەت کۆنتاکتی ئەمان پەیوەندی ئەمان لە ناو ناوەندەکانی خوێندنە کاری تەواوی لەسەرەکەن بۆ گەیاندنی هۆشیاری بە تایبەت بۆ گەنجانیش زانیاری زیاتر من ئەمەیە وەرگرم لەم تەوەرەی ئەم ڕۆمانە باسێکم لەگەڵ بەڕێز سەیوان قادر کە بەڕێوەبەری پۆلیسی کۆمەڵگەییە لە قەزای کفریا ئەو لەسەر چۆنیەتی کارەکانیان و ئەو کارانەی ئەو ئەرکانەی لە ماوەی ڕابردووە کردویانە و ناساندنێک بەم دامەزراوەی گرنگ ئەم دامەزراوە گرنگەی قەزای کفری و گەرمیان و تەنانەت لە هەرێمی کوردستانیشا هەیە ئەو زانیاری زیاترماندا تێ کاک سەیوان فەرمی تێرە سڵاوت لێبێ کاک سەیوان پۆلیسی کۆمەڵگەی چییە؟ وڵێ سەرەتا بە خێر بێن سپاس بۆ کەناڵەکەتان بۆم بەسەرکردنەوە دیارە پۆلیسی کۆمەڵگەی هێرگاوێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆیە بۆ ئەوەی کۆنتاکت و هەماهەنگیەک لە بینی پۆلیسی و هاوڵاتیە هەبێەوە یاخود ئەو کێشە و دەردەشانی کە ڕوئەدا لە هەرێمەکەمان پێش ئەوەی قەزیەکان ڕوو بدا ببێتە ئەوراق لە محکەمە پۆلیسی و کۆمەڵگەی کاری لەسەرەکەون بۆ ئەوەی کەمترین تاوان ڕوو بدا و کەمترین تاوان بوێ بە ئەوراق ئێمە پۆلیسی کۆمەڵگەی لە ساڵی 2013ەوە فەرمانی وەزاری هەیە لە ساڵی 2017ەوە بە فعلی دەست بەکار بووین ئەرکە بینین ئێمە لێرە لە پۆلیسی کۆمەڵگەی هەماهەنگی تەواومان هەیە لەسەر لەگەڵ فەرمانگە حکوومیەکان لەگەڵ ناوەندەکانی خوێندون و لەگەڵ هاوڵاتیاندا مەهامی سەرەکی پۆلیسی کۆمەڵگەی باش پێشەوەی بچیتە سەرەوە لەوەتی ئەم دامەزراوەیە هەیە ئێستا دەورتان چی بووە یعنی چی بۆشاییەک پڕکراوەتەوە چی بۆشاییەک هەبووە ئەم دامەزراوەیە کە حکوومەت دروستی کردووە پڕیەکاتەوە بەڵێ دیارە ئێمە سەرەتای دەستپێکردنی کارەکانمان لە باخچەی ساوایانەوە کۆڕ و سمینار و هۆشیاریمان بڵاو کردووە تاکو و بەرزترین ئاستی خوێندن لەم قەزایە کە زانکۆی کۆلێژی کشتتوکاڵی قەزای کفریە ئێمە تەنیا لە سنووری کفریە ئێمە ئیشەکانمانوەکو هۆبی پۆلیسی کۆمەڵگەی کفری لە سنووری قەزای کفریە و لە ناوەندەکانی خوێندن لە باخچەی ساوایانەوە تاکو بەرزترین ئاستی خوێندن کە کۆلێژی کشتتوکاڵە زانکۆیە لەم قەزایە کارمان تیا کردووە لە چەندین بواری جاجا ئیشمان کردووە هۆشیاری کۆمەڵگەی ئەگەنین بە هاوڵاتیان بە خوێندکاران بە فەرمانگە حکوومیەکان و ئەکەین ئەو قەزێ و ئەو کێشە و مشکلانی کە زۆرترین ئەوراقیان لەسەر لە دادگاکان ئێمە پێشوەختە بەرچاوڕوونی بە هاوڵاتیان بدەین بۆی هاوڵاتیان هەم لەسەر یاساکان چونکە ئێمە ئێستا بە بڵێن زۆرترین کێشەمان لە دادگاکانە لەسەر مادەی هۆشبەرە لەسەر ئامێرەکانی پەیوەندیە هەندێک کات ئێمە ئامێرەکانی پەیوەندی و تەکنەلۆژیا بەکارە ئەبهێنین
نازانین ئەو بەکارهێنانەی ئێمە بە پێی یاسا هەڵەیە و بە پێی یاسا لێپرسینەوەی یاساییمان لەگەڵەکرێ بۆیە ئێمە ئەو دەقە یاسایانە ئەگەینین بە هاوڵاتیان پێیان ئەڵێین کە لە چی بوارێکە ئامێرەکانی پەیوەندی بەکار بێنن و چۆن بەکاری بێنن و هەر کاتێک خراپ بەکارهێنان بە پێی یاسا ڕوبەڕووی دادگاکرێنەوە. شتێکەیە کاک سێوان هەمیشەوە ئەڕوانرێ لە دامەزراوەی پۆلیس کە جۆرێک لە ترس هەبێ لە لای هەوڵاتی ئیترەمە گرتنە زیندانیکردنە ئەم جۆرە ئەم تێڕوانینە هەیە بۆ پۆلیس ئەمە ئێوە ئەتانەوێت ئەوەش نەیەڵن ینی پۆلیس بە دامەزراوەیەکی شارستانی دامەزراوەیە کە لە خزمەتی هاوڵاتیانە دروست بووە ئاوها بیناسیێنن. زۆر سپاس بۆ پرسیارەکەت ئەمە پرسیارێکی زۆر گرنگە دیارە پۆلیس و دامەزراندنی پۆلیس ئەرکی سەرەکی و مەهامی پۆلیس ئەوەیە پاراستن و پارێزگاریکردن لە سەرماڵی هاوڵاتیان و ئەمنیەتی هاوڵاتیان بووە ئێمە لە ڕابردووە وەکو پۆلیسی مەحەلی بە تایبەتی ئەرکمان ئەوە بووە کە سەرماڵی هاوڵاتیان بپارێزین و هەر تۆمەتبارێک کە تاوانێک ئەنجام بدا یاخود تۆمەتێکی ڕوبەڕوەکرێتەوە لە ڕێگەی پۆلیسەوە دەست بەسەرەکرێەوە ڕوبەڕووی دادگاکرێتەوە ئەم دەست بەسەرکردنەوە ڕوبەڕوویکردنەوەی دادگا ئەوە نییە کە ئێمە دژمنی هیچ کەسێک بین بەڵام ئەگەر کەسێک تۆمەتێکی ئاراستە بکرێ ئەوە ئێمە دەستگیرەکەین لە ڕێگەی پۆلیسی مەحەلیەوە ڕوبەڕووی دادگایەکەینەوە ئەمە وای کردووە لە لای خەڵکە ئێمە وا هەست بکرێت کە پۆلیس ئەرکی جێبەجێکردن و دەستگیرکردنی خەڵک و سجنکردنی خەڵکە نا پۆلیس ئەرکی پاراستنی خەڵک و سەرماڵی هاوڵاتیانە و ئەوەیە کە نەیەڵێت هاوڵاتی لە هیچ کاتێکا غەدری لێ بکرێ ئێمە وەکو پۆلیسی کۆمەڵگەیی ئەرکمان ئەوەیەکە بە هاوڵاتیانی بگەینین کە پۆلیسی ناوخۆ پۆلیسی مەحەلی ئەرکی پاراستنی سەرماڵی هاوڵاتیانە بۆ زیاتر دەوڵەمەندکردنی پرسیارەکەت ئێمە پۆلیسی ئاگرکوژێنەوەمانەیە کە ئەرکی پاراستنی سەرماڵی هاوڵاتیانە لە گاتی ئاگرکوژێنەوە ئاگرکەوتنەوە پۆلیسی هاتوچۆمانەیە ئەرکی پاراستن و ڕێکوپێکردنی شەقامەکانە پۆلیسی تونند و تیژی خێزانیمانەیە کە ئەرکی پاراستنی خێزان و نێشتنی هیچ جۆرە دەستدرێژیکردنێکە سەر ئافرەتان و خێزان و ئەوانەیە دیارە ئێمە ئەرک و مەهامی پۆلیسی کۆمەڵگەیی بۆ ئاشناکردنی خەڵکە بە هاوڵاتیانە بە ئیشوکارەکانی پۆلیس و بەسەرێکی ترین شت ئەوەیە کە ئێمە هەماهنگگیەک دروستەکەین لە نێوان پۆلیس و هاوڵاتیاکە پۆلیس و هاوڵاتی تاوکەری یەکتری بن و ئێمە زۆر سپاسی هاوڵاتیانی شەکەین کە بە دەوروچوونی باشیان هەیە بۆ ئیشەکانمان پشتیوان و هاوکارمانن هاوکاری پۆلیسین لە کاتی ڕوودانی هەر ڕوودا و کێشە و مشکلەیەکدا. سێوان ئێوە باست لە هەنێ لە کێشەکان کردەوەی لە دادگا و لەوانەیە هەیە وەکوتی شت ئێوە کارەکەن بۆ ئەوەی ڕووداوێک ڕوون نەدات پێشتر ڕێی لێ بگیرێ ئەمە ئەرکە سەرەکیەکەی ئێوەیە گاندنی کۆشیاریە لەبارەی کەیسێکەوە ئەگەر کەیسێک هەبێ خەڵک سەردانتانەکە یا خۆتان ئەچنە ناو کەیسەکانەوە یان چۆن ئاگادارە بن چۆن هەوڵی چارەسەرکردن و ڕێگریکردن لە تاوانەکانە بن. ئێمە ژمارەیەک پەیوەندیمانەیە ژمارەیەکی پەیوەندیکردن تایبەتە بە فەرمانگەی پۆلیسی کۆمەڵگەی قەزای کفری ئەوە هاوڵاتیەک هەندێک قەزێ هەیە هاوڵاتی پێی خۆش نییە بێتە فەرمانگەکان لە ژمارەکەی چەنە ئەو ژمارە تایبەتە بە قەزای کفری و زۆر جار تایبەتە نامانێ بڵاوی بکەینەوە لەبەرەوەی هەندێک جار خەڵکێک هەیە بە شێوەیەکی تر بەکاری هێنێ و هەندێک جارەیە بۆ ئیشوکاری خێزانی و ئەوانەیە و پەیوەندی پێوەکرێ پێمان خۆش نییە لە زۆر بڵاو بێ بەڵام لە فەرمانگەکان بڵاوە لە ناوەندەکانی خوێندن لە قەزای کفری بڵاوە لە لای بەڕێوەبەری بڵێن ناوەندەکانی خوێندن هەیە لە کاتی کۆڕ و سمینارەکان ئەیدین بۆ هەوڵاتیانی کە ئەگەر کێشەیە مشکلەیەکیان هەبێت و دواتر ئێمە ئەو خەڵکانی کە پەیوەندیمان پێوەکەن بە دواداچوونیان بووەکەین ئەگەر قەزەیەک بوو ئەوراق و لە دادگاکان بوو ئێمە تەدەخولی ئیشوکاری دادگا ناکەین بەڵام هەندێک کات هەیە خەڵکێک بۆ نمونە هەڕەشەیەکی لەسرە ئەیانەوێت تۆمەتێکی بخەنە پاڵ یاخود هەڕەشەیەکی لەکەن لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندی و تەکنەلۆژیا ئەوانەوە ئێمە لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە لە ڕێگەی بڵێن ئاسیا سێڵ و ئەوانەوە بەداداچوون بۆ کێشەکانەکەین بۆ ئەوەی ئەو قەزیانە لە زووترین کاتا کۆتایی پێبهێنین و نەهێڵین کێشەی دواتری بەدەوا بێت و بدرێت بە دادگا ئەگەر بتوانین چارەسەرێکین ئەگەر نتوانیشین بگەینە بە حلێک ئەوە ئەدرێ بە دادگا و لە ڕێگەی دادگاوە کێشەکان یەکلایەک بێتەوە. ینی هەبووە ئاوا کێشتان چارەسەر کرد بێ هەم ڕوویەکی یاسایی هەیە خۆ ئەوەی ئێوەش دامەزراوەیەکی ڕسمی دەوڵەتیە ئەتوانین بڵێن وەکو یاسا و یاسایەک لە پشتانەوەیەکە چنە ناو کاروبارانەوە تەنیا هەڵێن سڵحی عەشایری نییە ئەمە هەبووە کاری ئاواتان ینی لە تاوان خەڵکتان ڕزگار کرد بێ یان با بڵێن لە دروستکردن یان لێکەوتنەوەی ڕووداوێکی نەخوازراوی ناو کۆمەلگاوە ئێوە چارەسەرتان گیان دەبێ بە خێزانێک بە تاکێک بە کۆمەلگایەک. بەڵێ دیارە ئێمە وەکوتم سەردانی ناوەندەکانی خوێندنەکەین
لە ڕێگەی بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندنەوە هەندێک جار ئاگدارەکرێنەوە کە بە تایبەتی ئەو ناوەندانەی کە کچتیا خوێنێ ئاگدار کراوینەوە کە بۆ نمونە چەند گەنجێک یا هاوڵاتیەک ڕێگری لە کچانەکەن لە کاتی ڕۆشتنیان بۆ ناوەندەکانی خوێندن زانیاری تەواومان لەسەر ئەو هاوڵاتیانە وەرگرتووە دواتر کە سوکارەکەیمان لێرە بان کردووە بە دوواداچوونمان کردووە بۆ ئیشەکەی وعد و تاودمان لێ وەرگردووە کە ئیتر کوڕەکانیان یاخود براکانیان ڕێگری لە کچنەکەن لە کاتی ڕۆشتنیان بۆ ناوەندەکانی خوێندن ئەگەر نەتوانن خۆیان چارەسەریکەنەوە ئێمە دواتر لە ڕێگەی دادگاوە چارەسەرەکەین ئەمەش زیاتر ناوچەیەکی کۆمەڵایەتین و فەرمانگەکەی ئێمەش هەندێک جار دەوری ئەوەی هەیە ئەگەر قەزەیەک بتوانین پێش ئەوەی بگێتە دادگا چارەسەری بکەین و نەیەڵێ ڕوبەڕووی دادگا بێتەوە باشە دوو بابەتە دوو ڕوژان کە بەلامەوە مەبەستە پرسیاری لەسەرکەم و لەسەری بۆسین بابەتی مادەی هۆشبەر کێسا باوە بەداخەوە لەناو کۆمەلگایە نەبووتە دیار دەبێکومان بەڵام حاڵەت ئەبین دێت ئەوە هەیە هەروەها خراپەکارهێنانی هۆیەکانی پەیوەندیکردن ئەمانە چۆن هەوڵتانداوە ینی ڕێی لێ بگرن کەمی بکەنەوە یان خەڵک ئەو گەنجانە لە لێکەوتە خراپەکانی ئەو ڕووداوانە ئاگدار بکەنەوە و شێرم بکەنەوە زۆر سپاس دیارە من ئەمەوێت لێرەوە زۆر سپاسی بەڕێز ئەمید محەممەد حاجپایە بکەم بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان کە هەمیشە پاڵپشت و پشتیوانمان بووە ئەمی زاهیر بەڕێوەبەری پۆلیسی کۆمەڵگەیی هەرێم پشتیوانمان بۆ لەو بوارە ئێمە لێرە کۆڕ و سمینارمان کردووە لەسەر مادە هۆشبەرەکان تەنانەت بەڕێز حاکم گۆران دادۆری دادگای لێکۆڵینەوەی قەزای کفری خۆی هاتووە لەگەڵمانە کۆڕبەندمان کردووە بە ئامادەبوونی سەرجەم تیژن و توێژەکانی ئەم شارە حاکم گۆران خۆی هاتووە محازەرەی پێشکەش کردووە هەموو چین و توێژەکان مامۆستایانی ئاینی بەرپرسی هێزە ئەمنیەکان چ لە دەستگاکانی ئاسایش دەستگاکانی پۆلیس ڕاگەیاندنەکان بە حزوری جەنابتان لێەوە ئامادە بوون هۆشیاریمان داوە بە کۆمەلگا تەنانەت لە ڕێگەی منبەری مزگەوتەکانیشەوە ئێمە بە نووسراوی فەرمی لە ڕێگەی قایمقامیتی قزای کفریەوە ئاگداریانمان کردوێتەوە لەسەر مادە هۆشبەرەکان لەسەر ئامێرەکانی پەیوەندی کە هۆشداری بە هاوڵاتیان بدەن و ڕێگری بکەن لەو تاوانانەی کە ئەگەر ڕووبدات دەوری هەبووە ئەو هۆشارکردنەوەی ئەوە هەستان کردووە یان ئامارەیان شتێکتان لایەکە هەست بکەن کە بەڵێ دەوری هەبووە بەڵێ من وەکو پێتەڵێم ئەمە عملی ئەچینە ناوەندەکانی خوێندن یعنی جاری وا بووە ڕۆشتومەتە ناوەندێ سمینارێکم کردووە لە دوای سمینارەکە بۆ شەو پەیوەندیم پێوە کراوە و تویانە کاکە ئەو سمیناری تۆ قڕی کردووە بە سەرمانایی تر ناتوانین هەندێ با بڵێن عیلاقات و ئەوانە هەبێ بۆیە دەوری تایبەتی خۆی هەیە هاوڵاتیانی ئێمە تاکو ئێستا بەرچاوڕوونیان نییە لەوەی ئەگەر لە یاسای لە ئاخرا بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندی سزاکەی چییە کەم لە ملیۆنێ دینار بۆ 5 ملیۆن دینار غەرامەیە لە 6 مانگ بەندکردن بۆ 5 ساڵ بەندکردنی تایە ئەمەش هەندێک جار تۆ ئەگەر لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندی و تەشهیر بە خەڵک بکەی پۆستێک لەسەر خەڵکێک بکەی بە ناشیاو کە پەیوەندی پێوە نەبێت تەنانەت ئەگەر کۆمنتێکی نەشیاو بۆ کەسێک بنووسی و کەسەکە سکاڵات لەسەر تۆمار بکە و دواتر تەنەزلت لێنەکە ئەو یاسا ئەدگرێتەوە کە مادەی دوو یاسای خراپ بەکارهێنانی پەیوەندی ئامریکانی پەیوەندیە لە ساڵی 2008 لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆیە هاوڵاتیانی ئێمە تاکو بەرچاوڕوونیان هەبێ لەسەر یاساکان و لەسەر چۆنەتی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و لەسەر خراپی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ئەوە ئێمە کەمترین قەزیەوە کەمترین تاوان ڕوەدا لە کۆمەلگاکەماندا دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز کاک سێوان قادر بەڕێوەبەری هۆبەی پۆلیسی کۆمەڵگەیی لە کفری بێگومان جارێکی تر تاکید لەسەرەوە کەمەوە ئێرە ئەم هۆبەیە ئەم دامەزراوەی دەوڵەت تازە دەست بەکار بووە بەڵام باڵین شوێنێکی ئەوەی نییە کە هەموو خەڵک ئاگداری بێ هێشتا کار و چالاکیەکانیان ڕەنگە لە سەرتایە بێ بەڵام پێویستیەکەی خۆی بە تەواوی جێبەجێ کردووە بۆشایەکی گەورەی پڕکردوێتەوە لەگەڵ پێشکەوتنەکانی کۆمەلگایە ئەم دامەزراوەیەش پێویست بووە بۆ ئەوەی کە لە ناو کۆمەلگایە هەندێک بە ئاراستەی ڕوودا و یان تاوان ڕوەدات لێرە ڕێی لێگیرێ کەمەکرێتەوە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی تەندروستە بات دەگەڕێمەوە لای ئێوە و سپاس بۆ هەموو لایەک